بپێی زانیاریەکانی تۆ ڕێککەوتن و لێکتێگەشتنەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بەکوێ گەشتون و ئایا چەندە هەردوولا بەڵێنێنداوە کە پابند بن بە ڕێککەوتنەکەەوە بەتایبەت بۆ مانگا وڵاتیان چاوەڕێی موچەی مانگی شەشن هەردوولا لەسەر چی ماون هەرێم بۆ داهات نانێرێ بەغدا بۆ موچە نانێرێ؟ بەداخەوە ناوبەناو دەنگەکە بڕێ هەندێک جاروە باشی گوێم لە دەنگەکە نییە ئەوەی کە هەیە تا ئێستا جگەلەوەی کە موچەی مانگی پێنج هاتووە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی موچەی مانگی شەش بێ بەڵام لە ڕاستیە شتەکان کۆنکریتی نییە ئەنیەوە نییە بڵێن ئەوەی تر شتێکە مسۆگەرە موچەی مانگی شەش و حەوت بێت و دواتریش موچەی مانگەکانی تر دێت چکە لە ڕاستیە کێشەی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی لەسەر موچە و لەسەر کۆمەڵێک بابەتی تریشەیە بە هەڵپێسرایی ماوەتەوە لە نێوان هەردوو حکوومەتە ئەوە ئێستا ئەوەی کە ئاگامان لێتی بڵێن ئەو لیستی موچەی مانگی شەش کە چۆتە بەغا ئەوە چۆنەڵی تەدقیق کراوە ئەمێنێ ئەوەی بۆ مانگی شەش حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی لەسەرەتی داهاتی ناوخۆ بنێرێت و بۆ بابەتی نەوتیش لە ڕاستیە ناردنی نەوت کە پێشتر ئەوەی هەیە لە قانونی موازنە بە 400,000 بەرمیل دیاری کرابوو ڕۆژانە دوایش هاتە سەر ئەوەی ئێستا 230,000 بەرمیل و لەو 230,000 بەرمیلەش پەنجای ئەگەڕێتەوە بۆ بڵێن حکوومەتی هەرێم ئایا لە دوای ئەوەی کێڵگە نەوتیەکان کەوتە بەر ئەو هێرشە درۆنیانە ئێستا ئەکرێت یا جێبەجێ بێت حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەو نەوتە بنێرێت کە تا ئێستا نەوتەکە نەڕۆیشتووە ئەمانە کۆمەڵێک کێشان ینی چۆنەڵێ شتەکان کۆنکریتی نییە و ناتوانین بڵێن لە 100% موچە دێت کێشە هەیە و ئەبێت چەند لیژنەیەکی حکوومەتی ئیتیحادی بەهاتایەتە هەرێمی کوردستان هەم بۆ ئەوەی بزانین توانای بەرهەمێنانی نەوت لە کێڵگە نەوتیەکان لە دوای ئەوەی ئەو زەرەر و زیانایی بەرکەوتووە ئەتوانێت چەندێ نەوت بەرهەم بێنێ و هەمیش لیژنەیەک شەیە بۆ ئەوەی کە بۆ هەر بەرمیلێ نەوت لە سنووری حکوومەتی هەرێمی کوردستاندا کلفەی هەر بەرمیلێ نەوت $16 دیاری کراوە ئایا ئەو $16 زیاد بکرێ یا کەم بکرێتەوە یا وەکو خۆی بمێنێ کۆمەڵێک لیژان دێتە هەرێمی کوردستان بۆ دیراسەکردنی ئەو بابەتانە ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر بابەتی موچا بێت. باشە کاک مەلاکەریم ئەو لیژنانی کە باست کرد دروست کراوە بڕیاری دروستکردنی لێدراوە ئایا هەر دروست نەکراوە هێشتا لیژنەکان یان دروست کراون و نەهاتون بۆ هەرێم یانەوانێ هەرێم نەچوون بۆ بەغدا یان پێکەوەدا نەنیشتون؟ ئەو لیژانەی کە دێنە هەرێمی کوردستان دروست کراون لە پێم وایە لە بەپێی زانیاری ئێمە لە کۆبنەوەکانی ڕابردووی ئەنجومەنی وەزیرانی عێراق لە هەفتەی ڕابردوو بڕیاری لەسەر درراوە بەڵام هێشتا لیژنەکان نەهاتوونەتە هەرێمی کوردستان و بۆ ئەوی بزانن توانای بەرهەمێنان چەنە و بۆی بزانن ئەوەی کە باسمان کرد بەو $16 کە لە موازنە و ئێمە لە پەرلەمانی عێراقی تعدیلمان لە قانونی موازنە کرد و کە لە بڵێن لای حکوومەتی ئیتیحادی بۆ کلفەی هەر بەرمیلێ نەوت $6 و ئێمە هەوڵماندا بۆ هەرێمی کوردستان کردمانە $16 ئەوە شتێکی کاتیە ئەو لیژنەیە دێت تەخمینەوە کە ئایا بەو 16 بمێنێ یا کەم بکرێتەوە یا زیاد بکرێت ئەو لیژانە تا ئێستا نەهاتوونەتە هەرێمی کوردستان. باشە دەوترێ هەندێک گلەییان کردەوە تویان هەرێمی کوردستان لە بەشەکەی خۆی هاوکارمان نییە ینی بۆیە ئەوانیش دەست و بردیان پێوە دیار نییە تا ئێستا تۆ هیچی وات بیستووە؟ لە ڕاستیە ئەگەر بڵێن من ناتوانم بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان یا تەسەورم وایە خەلەل لە هەردوو لا هەبێ یەک لە حکوومەتی ئیتیحادی تایسا بەداخەوە لێرە و لەوێ نەفەسێکی شۆڤینی هەیە شتەکان زۆر تاڕادەیە
تدقیقی لەسەرکرێەوە تا ڕادەیە وردەکرێتەوە و زۆر لەسەر شتەکانە وەستن و ئەوە لە تەنانەت هەندێجار لە پەرلەمانی عێراقیشە هەستمان پێکرد ئێمە لە تعدیلی قانونی موازنە بۆ ئەو بابەتە سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆی هاتە ناو پەرلەمان و کۆبنەوەی کرد بۆی ئەرزیەت خۆشکە بەشێ زۆر لە ئەندام پەرلەمانەکان ڕازی نەبوون بەوەی کە تعدیلی قانونی موازنە بکرێت و ئەوە بکرێتە 16 دلار ینی دوای دانیشتن لەگەڵ سەرۆکی کوتەکان دوای هەوڵێکی زۆر یاڵا توانیمان ئەوە بکەین و لە ڕاستیە هەرێمی کورسانیش ئەو بڕەنەوتەی کەیسە بەرهەمێنێ تەنانەت چەند بەرهەم بێنێ و ئەو لژنانەش دێن بۆ ئەوی بزانن حکوومەتی هەرێم توانای بەرهەمهێنانی نەوتی چەنە ئەو نەوتەی کەیسە بەرهەمێنن بەڕاستی پێویستەکە بنێردرێت بۆ ئەوەی جارێکی تر فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کورسان نەبێتە قوربانی بۆ ئەو بابەتانە. باشە کاک مەلاکەریم وتت ئەم لیژنانە ئەویان نەفەسێکەیە هێشتا زۆر شۆڤێنیانە بیرەکاتەوە ینی پێ وتت زۆر وردیەکەنەوە پێ دوای ئەم وردکردنەوەیە بۆ حەق و حسابی خۆشیانوان یانیەوە کە دەستنە بەغدا دەبینن ئایا بۆ وردەکاریەوە لەگەڵ خۆیانە مامەڵاکەن مەسەلەن لەگەڵ بەسرا لەگەڵ مەرزەکان لەگەڵ نەود لەگەڵ هەموو ئەو داهاتی لە بەغدایە ئاواسنە وردەکاری وەک لەگەڵ ئێمەیکەن منوتم نەفەسێک هەیە نەفەسێکی شۆبینی هەیە لە ڕاستیە ناڵێم هەمویان بەڵام نەفەسێکی شۆبینی لای هەندێک مؤسساتەیە ئەوە وای کردووە و ئەو حاڵەتانەی کە لە ڕابردووشا بەداخەوە یعنی لە ساڵی 2014 بەدواوە تا ئێستا کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیە هەیە ئەو کێشانە ئەو وردە کێشانەی کە دروست بوون عادەتەن لە نیزامی فیدرالیە و لە دابشکردنی داهاتە ئەو کێشانە دروستە بێ بەڵام کێشەکان ئێمە قوڵ بۆ بەداخەوە و کەڵەکەی کرد ئەو کێشانە تەراکمی کرد بۆ ئەوەی جۆرێک لە بێ متمانەی دروست کردووە یعنی لەوە دەرچووە کە کێشەیەک و دوو کێشە بێ بۆیە لە ماوەی ڕابردووە ئەو کێشانە وای کردووە کە بێمتمانەیەک لە نێوان حکوومەتی هەرێمی کورسان و حکوومەتی ئیتیحادیە دروست بکات و هەندێک جار ئێمە بینیومانە لە ناو پەرلەمانە هەندێک ئەندام پەرلەمانیش تەنانەت ئەتوانن فشار لەسەر سەرۆک وەزیران دروست بکەن ئەتوانن فشار لەسەر وەزیرەکان دروست بکەن و هەمومان نەزانین ئێستا لە عێراقا کۆمەڵێک هێز هەیە کە ئەتوانن کاریگەری لەسەر حکوومەت دابنن ئەمانە هەمووی خاڵن کە کاریگەریانەیە و ئەمانە هەموون بابەتن کە هەندێک جار من بەداخەوە لێرە و لێش گوێم لێ بووە قسە لەسەرەوەکەن مەسەرن کەسێک دەورەیە چەند دەورەیەک پەرلەمان بووە وەزیر بووە کەسێک بەتەمەند دێت قسە لەسەرەوەکە بەراوردی ئەوەی کە بۆ هەرێمی کورسان سەرفەکرێن بۆ نمونە لەگەڵ پارێزگای بەسرە بەراوردیەکاڵێ بۆ ئەوە ئەنێرێت بۆ کورسان بۆ بەسرە ئاوی نییە یا ئەمەی نییە نیزامەکەی من نیزامی فیدرالیە و هەرێمی کورسان هەرێمێکە لەو نیزامە فیدرالیە بەڕاستی بەپێ ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێت ئەبێ حکوومەتی هەرێمی کورسان ئەبێ حکوومەتی ئیتیحادی پابەند بێ بەوەی کە موچەی موچەخۆران و ئەوەی لە قانونی موازنە هاتووە ئەوەی لە قرارەکانی محکمەی ئیتیحادیە کە قراری لێدراوە بڕیاری لێدراوە ئەوانە جێبەجێ بکرێم بەڵام بەرامبەرەوەش پێویستە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کورسان پابەند بین بەوەی کە داهاتە نانەوتیەکان و ئەو نەوتەی کە بڕیاری لەسەر دراوە هەوڵ بدەین بینێرین بۆ ئەوەی موچەی موچەخۆران جارێکی تر دوان نەکەوێت و ئەو بابەتانە بەو شێوەیە نەمێنێتەوە. باشە کاک مەلاکەریم بەپی زانیارەکانی تۆ ینی هەرێم دەڵێ من ناتوانم 100,000 با بڵێنەوەی کە بڕیاری لێدراوە 100,000 بەرمیل نەوت لێ سەدا بنێرم یان هێشتا بەرەمێنانم نەگەشتۆتەوە بەوەندا ینی پێ دوای ئەمە بیانوێکی منطقیە وارێمی کوردستان ینی بەفعالی ئێستا ناتوانێت 100,000 بەرمیل نەوت بەرەم بێنێ خۆ لە ڕاستیایەکێک لە لیژەکانیش ئەگەر هەڵە نەبیمێکێ لە لیژەکانیش بۆ ئەوەیە بزان توانانی ئێستای کێڵگە نەوتیەکان چییە دوای ئەوەی کێڵگە نەوتیەکانی حکوومەتی هەرێمی کورسان و دوای ئەوەی ژێرخانی ئابووری حکوومەتی هەرێمی کورسان کەوتە بەر ئەو هێرشە درۆنیانە ینی ئەو یەکێک لەو لژنانە دێت دەستنیشانی ئەوە بکە بزانین ئایا توانای بەرهەمێنانی نەوتی لە کێڵگەکانی سنووری حکوومەتی هەرێمی کورسان تا چەنە خۆی لە ڕاستیە 200
30,000 بەرمیل بۆ ڕۆژێک دیاری کراوە لەوە ئەچێ نەتوانێت 230,000 بەرمیل نەوت لە ڕۆژەکە بەڵام ناکرێت حکوومەتتی هەرێمی کوردستانیش نەوت نەنێرێ چکە ڕێکەوتنەکە وایە ئەگەر وانە بێت بەڕاستی ڕێکەوتنەکە خەلەلی تێکەوێ و جارێکی تر بابەتی موچە ئەبێتە هات و نەهات کەیمە تەمەناکەین بابەتی موچە لەو چوارچێوەیە دەربکرێت و لەوە دەربکرێت کە بۆ هەرمانیەک هات و نەهات و بێتە ئەو بە زمانە لە ڕاستیاوە یعنی ئەبێتە مایەی ئەوەی کە خەڵکی ئەمەی پێ نیگەران بێ و زیاتر ئەو بڵێن بێمتمانەی کە لە نێوان هەردوو حکوومەتایە زیاد دەکات. ماترسیت هەیە ینی موچەکە دواکەوێ نان بە بڕای تۆی کە تا ئێسایەتەنە لە دوانی میدیاییە پێچێ ینی ڕێکەوتنەک لە تێگەشتنەکەوا بێ لانی کەمەم دووسێ موچەیە بێ لە کاتی خۆیان لە ڕاستیە بۆ موچەی مانگی 6 و مانگی 7 ئامادەکاری کراوە و وەکوتم ئەو لیستەی کە چووەتە بەغات تەدقیق کراوە و لە هەرێمی کوردستان لیستی مانگی 7 ئامادە کراوە بەڵام حکوومەتتی هەرێمی کوردستانیش ئەبێ پابند بێ هەم بۆ داهاتە نانەوتیەکانی مانگی 6 و هەم بۆ بابەتی نەوت و ڕێخۆشکردنیش بۆ لژانە بێنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بەلای کەمەوە ئەوەی کە ئێستا لەبەر دەستایە جێبەجێ بکەن بۆ ئەوەی بتوانن پێم وایە لژنە بۆ ئەوە شەیە ئایا داهاتە نانەوتیەکان هەر ئەوە نەیە یا زیاترە یا کەمترە ئەوەشە لژنە هەیە ئەو لژنانە بێن ئەوانە هەمووی دیاری بکەن بۆ ئەوەی ئەم بابەتە و بۆ ئەوەی مەسلەی موچە بەداخەوە هێشتا من ناتوانم بڵێم یعنی ئەو ڕێکەوتنەی کە کراوە ڕێکەوتنێکی کۆنکرێتی بێ و بابەتی موچە دوور بخرێتەوە لەم باش مزایەدە و لەم لەم کێشانەی کە لە نێوان حکوومەتتی هەرێم و حکوومەتتی اتحادیایە. باشە کاک مەلاکەریم درۆنەکان ینی هەفتەیەک بە چڕی و دوایی تۆزێ بێدەنگ بوون کەمیان کرد پێرێ دیسانەوە دوو درۆنی دیکە ینی بینیمان دوو درۆنی دیکەیان نرد بە بڕای تۆم درۆنانە چین پەیامی کوێن چ لایەنێکن لێژنەی بۆ دروست کراوە بۆی بگەن بە نەتیجە هەندێک دەڵێن هەردوو لاش دەزانن کێیە و کوێیە ینی چ پەیامێکە پەیامیم درۆنانە بەڕای من ئەم درۆنانە کۆمەڵێک هۆکاری هەیە یەک ئێمە لە بەردەم هەڵبژاردنین دوو ئەو ئیتیفاقیەی کە لەسەر بابەتی بڵێن غاز لەگەڵ کۆمپانیایەکی ئەمریکیە ینی چۆنەڵێ ئەمە ڕەهەندی داخلی و ڕەهەندی ئەقلیمی و نێودەوڵەتیشی هەیە تەنها ئەوە نییە بابەتەکە ئەوە بێت ینی ئەمانە ئەگەرن ئەگەر هەیە کۆمەڵێک یا گروپێک بەرژەوەندی لێدرابێ لە ئەنجام ئەوەی کە ئەو ڕێکەوتنە کراوە و هەڵبژاردن یەکێکتر لە ئەگەرەکانە کە بە هەمان شێوە کاریگەری هەیە بە سلبی و بە ئیجابی لەسەر هەندێک بابەت و حاڵەتی تریشی هەیە یعنی تەنها ئەوە نییە بڵێن و ڕێکەوتنەکەش بۆ خۆی یەکێکتر لەو بابەتانەیە کە لەوانەیە هەندێک لایەن ڕێکەوتنەکەی پێخۆش نەبێ یعنی کۆمەڵێک ئەگەر هەیە کۆمەڵێک وەکارەیە بۆ ئەوەی ئەو درۆنانە کێ پێی خۆش نییە کاک مەلاکەری ئەوەیە ینی ئەبێ کێ پێی خۆش نییە بە بڕایت لەوانەیە گروپ هەبێ ئەو ڕێکەوتنەی پێخۆش نەبێ گروپ هەبێ ئەو ئیتفاقیەی کە کراوە لە بەرژەوەندی بدا لەوانەیە دەوڵەتە بێ ئەو ئیتفاقیە کە کراوە لە بەرژەوەندی بدا و پێی خۆش نەبێ ئەمانە هەمووی ئەگەرە بەڵام پێویستە ئەو لژنەیە کە تشکیل کراوە یا تشکیلە کرێ ئەو لژنەیە ئەو بابەتانە دیراسی باش بکە بزانێ ئەم درۆنانە لەکوێوە دێن و بزانێ نقطەی جۆری درۆنەکە چییە و ئایا بۆچی ڕادار ئەو درۆنانە کەشف ناکەوە اینجارە تەحالفی نێودەوڵەتیش هەیە تەنها ئەوە وتمان ئاسمانی عێراقی ئاسمانێکە لە ڕاستیە تا ڕادەیە چۆنەڵێ ئاسمانێکی کراوەیە ینی عێراق ناتوانێت سیادەی تەواوی نییە بەڵام لە هەمان کاتە هاوپەیمانی نێودەوڵەتی وجودیە لە عێراق لە ساڵی 2014ەوە تا ئێستا وجودیانەیە و ئەوان ئەتوانن ئەو سەرچاوانە دیاری بکەن یا ئەو جێگایانە دیاری بکەن کە درۆنەکانی دێت بۆ ئەمانە کۆمەڵێک شتە جێگای گومانە پێویستاوانە دیاری بکرێت و ڕادار هەیە ئەمانە هەمووی ئاشکراکات
بۆیە هەم جۆری درۆنەکان هەم ئەو شوێنانەی کە درۆنەکانی لێوە دێت و ئەو هەدەفانش کە هەیە ئەکرێتە ئامانج و هۆکارەکانیش هەمووی دیراسە بکرێ بۆ ئەوی بزانرێت ئەم درۆنانە هیچێ و چی جیاتێکە. باشە کاک مەلاکەریم ینی زۆر زار دەبینین لێرە و لێ دەوترێ ینی بەرەو هەڵبژاردن دەچین کێشەکان تون دەبنەوە هەندێک لە هاوڕەکانی ئێوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە دەڵێم هاوڕەکانتان لە فراکسیۆنە کوردیەکان نا لە فراکسیۆنە عەرەبیەکان بە شیعە و سوننەوە ینی بازاری خۆیان لەسەر حسابی کورد گەرم دەکەن هەتا تونتر بن بەرامبەر بە کورد دەڵێن دەنگی زیاتر دێنن ینی بە بڕای ئێوە بۆ وایە شەقامی عەرەبی ئەوەندە ڕقی لە ئێمەیە وەکو کوردانی ئەمەوەندە خراپین بۆیان وە ئەوان لەسەر حسابی تونبوون بەرامبەر بە ئێمە دەنگیان زیاکە. بەداخەوە ئەو حاڵەتانە هەیە ینی ئەو حاڵەتانە لە ڕابردووە هەبووە ئێستاشەیە هەندێک جار من تەنانەت لە ناو پەرلەمانە بینی و ئەندام پەرلەمانێک هەندێک دەنگ بەرزۆکا و لەسەر مۆزوعێک قساکاوە دەنگ خۆی تەسجیلەکە و دوای وڵایەکاتەوە سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەندێک جار ئەو شتانەی کاتوۆتە پێش لە ڕابردووە لە ڕابردوایمە لە ناو پەرلەمانی عێراقا بۆ نمونە تەشریعی قانونی هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیس قیادە سەورەیە گەڕانەوەی مڵک و ماڵ بۆ هاوڵاتیان بۆ نمونە بابەتی هەڵەبجە بۆ نمونە یعنی ئەو بابەتانەی کە پەیوەست بوون بە کورد و دانیشتنی تریشە بووە زۆر جارەوەتیان کردووە یا شتێکیان تەسجیل کردووە بۆ ئەوەی لە شاریعی عەرەبیە بڵاوی بکەنەوە بەداخەوە ئەو حاڵەتانە هەیە بەڵێ ئێماگەر منسیب بین ئەو حاڵەتانە وجودی هەیەەوە ئەوانە ڕووی داوە بۆ ئەوەی چۆنەڵێ لە هەڵبژاردنە وا بکەن دەنگیان بەرز بێتەوە ینی خۆیان بەوە نیشاندن کە ئەوان نیشتمانین و ئەوان بەرامبەر ئەوە هەرێمی کورسان ینی پێشکەوتنی پێوە دیارە ئەڵێن پێویست ناکە ئەوەی هەیە لە موازنە لەوە زیاتر بچێت بۆ هەرێمی کورسان یا هەندێک بابەتەیە کە دەنگی لەسەر دراوە ئامە. باشە کاک مەلاکەریم یەک دوو پرسیارم ماوە دەزانم تۆش تۆزێک بە پەلەی میوانت هاتووە دەوترێت لە بەغدا ینی با بڵێن ململانێتوندەکە لە نێوان مالیکی و سوودانیدا ئێستا ململانەکە ئەگەرچی ڕەنگە زۆر ڕەنگی نەدابێتەوە لەوە بەڵام لە میدیاکانە بانگەشەکەیان زیاتر ینی دەوترێت لە نێوان ئەم دوانەدایە وایە ینی ئەتوانی سەرۆکی لیژنەی دارایی بوو بوو بە محافزی بەغدا نزیکە لە مالیکیەوە دەڵێنە مەوەکو جۆرێک لە بردنەوەی مالیکی یان هێزی مالیکی دەردەکەوێت لەم سەرەتایەوە. بەڵێ ئەوە هەستی پێکرێ لە ڕاستیە ئەوەی کە بینیمان لە دوو هەفتەی ڕابردووە لەوێ کوتلەیەک دروست کرا نزیکەی 54 کەس بوون لە ئەندام پەرلەمانەکان لە بەشێک زۆر لە کوتلەکان کۆبوونەوە و ئیعلانی خۆیان کرد لە دایرەی ئیعلامی لەوێ ئیعلانی خۆیانیان کرد وەکو کوتلەیەک سەر بە سەرۆگوەزیران و لێرە و لەوێش تەنانەت دەنا بەداخەوە دەنگی کاک مەلاکەریم بڕا پەیوەندەکەی لەگەڵ ئێمە بڕا نەزام دەگەڕێینەوە لای یان باشە ئێمە بەردەوام دەبین بێگومان تەوەری دیکەمانەیە ڕاستی ویستم پرسیاریەوە بکەمای لە ڕێگەی هەوڕەکانیەوە هەواڵی تەندروستی نوری مالیکیان پرسیوە یاخودنا ئەنەوە پرسیارەمە بە حەزم دەکرد بزانین تەندروستی چۆنە دوێنێ میدیاکان بڵاویان کردەوە کە جەڵتە لی داوە بە پەلە گەێنراوەتە نەخۆشخانە شەوی ڕابردووە لە نەخۆشخانە مابەوە و قەستەرەی بۆ کراوە دوای قەستەرە شەبەکە و باڵۆنی بۆ دانراوە ئەوەی کە من لە میدیاکان و متابعام کرد ینی جەڵدەی دڵی داوە جەڵتەی دڵ و دواتر وەکوتم قەستەری بۆ کراوە بۆ تەشخیص و دوایی شەبەکە و باڵۆنی بۆ دانراو لە نەخۆشخانە مابەوە ئەنی زانیاری تازە نییە ئایا تەندروستی ئێستا چۆنە یاخودنا بۆی حەزم کرد ئەنی بزانم ئایا کاک مەلاکەریموان پرسیویانە لە هاوڕێکانیان لە کوتلەکەی نۆری مالیکی یاخودنا بەڵام وا دیارە پەیوەندیەکەمان کاک مەلاکەریم ئەگەر گوێت لێمە بێ
ئەنی من حەزم کرد شتێک لەسەر تەندروستی نووری مالیکیش بزانین ئایا هیچ هەواڵتان پرسیوە لە هاوڕێکانتان لە کوتلەکەی ئەو چی دەڵێن لەبارەی تەندروستیەوە؟ پێشەوەی بینە سەرەوە من وەڵامی ئەوم نەدایەوە ئەو سیراعی لەبین بڵێن نووری مالیکی و لەبین سەرۆک وەزیرانە ئەوە ئێمە معلوماتمان هەبێت 12 ئەندام پەرلەمان لە کوتلەکەی بڵێن نووری مالیکی چۆتە لای محەممەد شیع سوودانی و هی کوتەکانی تریشوونە و ئەعلانی کوتلەیەکیان کرد لە ناو پەرلەمانی عێراقیە و فعلەن ئەو سیراعە هەیە و هەوڵەدەن لەوانەیە هەردووکیان هەوڵ بدەن بۆ داهاتوو کە ببنە سەرۆک وەزیران لە عێراق ئەمە هەیە. سەبارەت بە تەندروستی نووری مالیکی من هیچ معلوماتێک دقیق لەلام نییە لە ڕاستیە و پرسیاریشمان نەکردووە شتێک لەلام نییە وەکو خۆی پێتان بڵێم لەسەر تەندروستی بەڕێز نووری مالیکی. زۆر بەڕێز کاک بەلاکەریم شکۆر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم. سپاس بە بەشداریکردن لەگەڵمان، سپاس بۆ ڕوونکردنەوە و خوێندنەوەکانت بۆ دۆخی عێراق و موچە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا. خۆشەویستان